سیاسی کورد کەسانی کورد بەرپرسانی کورد چاگەوەی پێش هەموو شتێک گوێ لە یەکتر بگرن گوێ لە یەکتر بگرن اینجا بڕۆن دانیشتن لەگەڵ چارەسەری نەتەوەی کورد دەتوان بکەن کێشەکە ئێمە لێرایە ئەحزابە کوردیەکان ئێمە هێشتا گویان لە یەکتر نەگرتووە هێشتا حسابیان بۆ بوونی یەکتر نەکردووە ئەمە لێرە ئەبێتە کەلێن دروستە بێت ئەبێتە درس ئەبێتە کێشە لە نێو میلەتی کووردا ئەمە پێم وایە زیاتر هێشتا کەسایەتی کوردەکانی ئێمە سیاسیەکانی ئێمە هێشتا هێندە لە یەکتر نزیکی نەبوونەتەوە کە باز لە نەتەوەی کورد بکەن تا ئێستا چەند نزیک بوونەتەوە باسییان لە ئەحزابی خۆیان کردووە باسییان لە کێشەکانی نێوان خۆیان کردو نەک باسییان لە نەتەوەی کورد کردوێت چی ئێمە هەموو دەسەڵاتی میلەت هیچ دەسەڵاتێکی نییە چی بکەنەوە ئەبێ کوردەکان و سیاسیەکانمان دانیشن گوێ لە کێشەکانی نەتەوەی کوردکەن نەک وەن تا ئێستا چی دانیشتونیان کردووە چیان کردووە بەس باسییان لە کێشەکانی حیزبایەتی خۆیانیان کردووە پڕکردنەوەی کلێنەکانی خۆیان نەک پڕکردنەوەی کێشەی نەتەوەی کورد تورکیا پەیامی ئەوەیە کە ڕۆژێ لە ڕۆژان تاکوێ بردمانەکە ئەوە تاوێت سنووری منە توان سنوور دیاریەکە تورکیا بووە هێندەی خۆی من وەک خۆم گەورەترین مەترسی چە پێشبینی یەکەم وەک ئەوەی کەوام سەرچاوی بینم خێر بێت و گوێم گرت بێت گەورەترین پێشبینی خراپ پێشبینی دەکەم کە تورکیا و ئێران پەیام بە یەکترە دەن تاکوێ سنووری خۆیان ژیاکەنەوە نەتەوەیەک هەوڵ بۆ ئەوە ئەدات کە جۆرێک ینی وڵاتێکی هەبێت بۆ ئەوی بتوانێت کە لە سایی ئەو وڵاتەدا بتوانێت پارێزگاری لە مافەکانی خۆی و پارێزگاری لە دەستکەوتەکانی بکات. کورد وەکو نەتەوەیەک تا ئێستا نەیتوانیوە ئەم مافانە بەدەست بێنێت چارەسەری ئەم مینانە بە شێوازێک لە شێوازەکان بریتە لەوەی کە هەستی نەتەوایەتی و کوردایەتی لە ناو کووردا هەر لە مناڵێکەوە هەتا ئەگاتە پلەیکی بەرزتر زیاتر برەوی پێ بدرێت بۆ ئەوەی هەر تاکێکی کوردی بتوانێت کە لە چوارچێوەی ئەو شێوازە سربەخۆیی خۆیە کە هەیەی بتوانێت پارێزگاری لە مافی خۆی بکات بەداخەوە کە ئێمە لە هەر شوێنێکە جۆرێک لە جۆرەکان سربەخۆییکی کاتیمان هەبوو بێت نەمانتوانیوە نمونەیەک نموزەجێکی جوان ببین بۆ ئەوەی کە بتوانێن لەو چوارچێوە کۆمەڵەکە کوردەکانی تر لە چوارچێوەکانی تر لە دەوری خۆمان کۆ بکەینەوە سی بە کوردی و کوردی ئەرکی حیزب ئەوەیە کە پێش ئەوەی کە حیزبایەتی بکات نەتەوایەتی بێت و هەوڵ بۆ بەدەستێنانی دەستکەوتەکانی نەتەوەکەی خۆی بدات اینجا لە دوای ئەوە هەوڵ بۆ بەدەستێنانی دەستکەوتەکانی حیزبەکەی خۆی بدات. ئەریشی حکوومەت بەڕاستی ئەوەیە کە هەمیشە بە بەیان نامە بێت بە شێوازی یاسایی ویداریەکەی خۆی بێت لە چوارچێوی ئەو حکومدارەی خۆیان هەیەی بیەوێت و بەیان نامە دەربکات و لە ڕووی کۆمەلگا نێودەوڵەتیەکان و داوای مافەکانی خۆی بکات بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانی ئەم هاتنە ناو سنووری چوارچێوەی کوردستان و عێراق دووبارە نەبێتەوە و بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بەڕاستی هەست بە ئازادبوونی خۆیان بکەن